بێرەوە ئەسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە بەڵگرە تیژڕە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنج دەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نۆبەرەی نان بۆتە بارانی پەڵا ڕابە نەفرەتکە لە مەرگ و هەستەوە بۆ کار و ڕەنج کەی ورەی ئینسانی کارگەر ئاسەواری کۆتەڵا شۆڕشە هەستە لە بۆسە و لەمپەری ڕێسڵ مەکە شۆڕش و جانبازی زادە و خەسڵەتی وەک تۆی کەڵە خۆر لە ئامێز بگرە و ئاسۆی بەندەنان ئاخێز مەکە مەشقەڵان کوا جێ هەواری تەمتونان و دووکەڵە دێ بەدێ پێشمەرگەیە و شاری لە سەنگەر گرتووە جێژەنی ئەو ئاگرە سوورە وا لەسەر تۆ ماتەڵە دەرکەوە نم ببارێ سەوزی کە مەزرای گەنم نان و هەرزانی بەهایان ڕەنجی تۆی تیا تێکەڵە بێرەوە جوانووی لە بەفرا کورژن و چوارپەلتەزی و پۆلە ئەستێرەی کەنارگرتووی بە دوای نوورداتەری و باسکی پاڵەی لە کار و کێڵگەدا ڕەش هەڵگەڕاو ڕوندوکی گوندی لە مستی خاک بە زۆر ڕاگوێزدراو تاوڵ و ڕەشماڵی ڕەوەندی بێهەواری گەرمەسێر ژی لە مۆی گڕکانی هەڵچووی ژانی ئینسانی بوێر سواری زریان بە بڕۆ چەخماخەدە پێش باکەوە بیهەژێنە شەنگە باڵای کاک فوئادم سەربەوە دەرکەوە هۆبا بە هۆبا بەردەبازی ڕێگەتن ڕەنجدەرن خەڵکی هەژارن کارگەری بەشمەینەتن بێرەوە ئەسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە بەڵگرە تیشڕە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە بەشداربوانی خۆشەویست میوانە بەڕێزەکان نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان کادر و پێشمەرگە و ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵە بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی ڕێزگرتن لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە و بەرزڕاگرتنی یادی 50 ساڵەی خەبات و تێکۆشانی کۆمەڵە ئەمڕۆ لێرە کۆبووینەوە تا ڕێز لە 26 ڕێبەندان و نیو سەدا خەباتی بێوچانی کۆمەڵە بگرین بەم بۆنەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی ئێوەی خۆشەویست بنەماڵەی سەربەرزی جانبەختکردوانی کۆمەڵە زیندانیانی خۆراگری سیاسی کەمەندامانی سەنگەری پێشمەرگایەتی و سەرجەم ڕیزەکانی کۆمەڵە لە مەیدانە جۆرە و جۆرەکانی خەباتدا دەکەین سەرەتای ڕێوڕەسمەکەمان بە سرودی بانگەواز سرودی ڕەسمی کۆمەڵە دەست پێ دەکەین ئێستاش بۆ ڕێزگرتن لە یادی ئازیزی سەرجەم گیانبەختکردوانی سەربەرزی کۆمەڵە هاوڕێی ڕێبەر و دامەزرێنەر کاک حەمەحسێنی کەریمی و سەرجەم شەهیدانی بزوتنەوەی عەداڵەتخوازی خەڵکی کورد چەند ساتێک بە بێدەنگی دەوەستین ئێستاش پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لەلایەن هاوڕێی کاکۆ عەلیار پێشکەشتان دەکرێت. هاوڕێی کاکۆ تکایە. میوانە بەڕێزەکان،
ئامادەبوانی خۆشەویست، نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان، هاوڕێیانی پێشمەرگە، ئەندامان و لایەنگرانی کۆمەڵا، بە بۆنەی هاتنتان بۆ ڕێوڕسمی ڕۆژی کۆمەڵا پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەم. هەروەک ئاگادارن نیو سەدە پێش ئێستا ژمارەیەک لە خوێندکارانی کوردی تێکۆشەری زانستگاکانی تاران و دەوروبەر سەرنجام و دوای تێکەڵاوی و لێکدانەوە و هەڵسەنگاندن و کۆبوونەوەی زۆر ساغ بوونەوە کە ڕێکخراوێکی ژێرزەمینی چەپی شۆڕژێر دامەزرێنن. گونجاو و هاوتەریب لەگەڵ بیر و باوەڕی ئەو سەردەمەی کۆمەلگا. ئەو ڕێکخراوەیە سەرڕای جیران و زیندانیکردنی بەشێک لە هەڵسوراوان و بەشێک لە ڕێبەریەکەی توانی نەهێنیەکانی خۆی بپارێزێ. زەبری بەرکەوت، بەڵام سەرڕای زەبر و زەنگ هەڵوەشاوە و پرژ و بڵاو نەبوو، بەڵکو قەوارەی خۆی پاراست و تا دەستپێکی شۆڕشی ئێران بۆ نزیکەی 10 ساڵ توانی بێوچان ڕایەڵەی تۆڕی ڕێکخستنی خۆی لە نێو ژمارەیەک لە خوێندکاران، مامۆستایان، کرێکاران و زەحمەتکێشانی لادێ بڵاو بکاتەوە. لە هەلومەرجی زۆر دژواری چالاکی نهێنی و لەژێر مەترسی بەردەوامی زیندان و ئەشکەنجە سەرنجام لە ڕێکەوتی 26 ڕێبەندانی 1357 هەتاوی چالاکی ئاشکرای خۆی لە تۆی ڕاگەیاندنێک ڕوو لە خەڵکی کوردستان لەژێر ناوی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەست پێ کرد. 26 ڕێبەندان ڕۆژی گیانبەختکردنی هاوڕێی ڕێبەر حەمەحسەینی کەریمیە کە لە ڕۆژی 23 ڕێبەندان و لە هەڵمەتی خەڵکی شۆڕژێری شاری سەقز بە مەبەستی چەککردنی شارەبانی ئەم شارە بە گولەی یەکێک لە بەکرێگیراوان بریندار ببوو و دوای 3 ڕۆژ گیانی ئازیزی بەخت کرد. و هەر بەو جۆرەی لە سەرەتاوە ئاماژەی پێکرا بووە ڕۆژی دەستپێکی چالاکی ئاشکرای کۆمەڵە و دەستپێکی قۆناغێکی نوێ لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە کوردستانی ئێران. سەرڕای ئەم خەسارە مەزنە و هەموو تەنگ و چەڵەمەکان کۆمەڵە ئەرچی مێژوویی واتە ڕێبەریکردنی بەرەنگاری بەرامبەر بە هێرشی کۆماری ئیسلامی و درێژە پێدان بە خەباتی خەڵکی کوردستان بۆ دەستەبەرکردنی مافەکانیان بە شانازیەوە و ئەستۆگرت. کۆمەڵە لە ماوەی 50 ساڵ ژیان و خەباتی خۆیدا زۆر دەستکەوت و پێشکەوتی بە گەلی کورد و بزوتنەوەی ڕزگاری بەخشی کورد و بزوتنەوەی ڕزگاری بەخشەکەی پێشکەش کردووە کە ئەگەریش سەرەتا هەندێک جار بۆ کۆمەڵگەی کوردەواری ئەو کات نوێ و نەبیستراو و نەکراو بوون، بەڵام سەرنجام ڕێی خۆیان لە کۆمەلگا و لە فەرهەنگ و لە سیاسەتی کوردیدا دۆزیەوە و بوون بەهۆی دەوڵەمەندکردن و خەمڵاندن و پەرەپێدانی بزوتنەوەکەمان. لێرەدا مەبەست جێڕانەوەی مێژوو بەرزەستەکردنەوەی دەستکەوتەکان یا خەسارناسی کەم و کوڕیەکان نییە. هەر یەک لەوانە و لە شوێنی خۆی و لە زمانی ڕێبەرانی حیزبی ئێمەوە باس کراون و لە داهاتووشدا دەکرێن. گرنگەوەیە بزانین کە ئەم مێژووە بە ئارەق و خوێن، بەکاری تاقەت پڕووکێن، بە تێکۆشانی بێوچان، بە خۆماندووکردن، بە سەرما و گەرما چەشتن، زۆر جار بە هەژاری و نەداری، بە خۆبەخشین و خۆبەختکردن، بە 3000 شەهید، بە هەزاران زیندانی و دوورخراوە و کەمەندام، بەکاری خورد و وردی نەهێنی، بە تەقە و هێرشی پێشمەرگە، بە خۆپێشاندانی جەماوەری، بە چالاکی مەدەنی، بەکاری ڕۆشنبیری، بە کۆبوونەوە و کۆنگرە و سیاسەت داڕشتنی بێوچان، بە هەڵبڕینی دەنجی حەقخوازانەی گەلی کورد و بزوتنەوەکەی لە ئێران و لە جیهاندا پێکاتوە. بەڵێ ئەم مێژووە پڕ لە شانازیە بە هەموو ئەوانە هاتۆتە دی و هاتۆتە بەرهەم. هەزاران هەزار بنەماڵە، هەزاران هەزار پیر و جەوان، کوڕ و کچ لە ژوور و خوارووی کوردستان بە زاراوەی جیاواز ئەم ڕەوتە کۆمەڵایەتیەیان پاراستووە، نیگایان هێشتووە و پەرەیان پێداوە و بۆ گۆڕانکاریەکانی داهاتوو تەیاریان کردووە. هەر بۆیەش ڕێز و سلاوی خۆمان بۆ ئەم تێکۆشەرانە، بۆ بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردوان، بۆ زیندانیە سیاسیە خۆڕاگرەکان و بنەماڵەکانیان،
هۆکەمەندامان و بنەماڵەکانیان بە هەموو تێکۆشەرانی دێرینی ڕێکخستنی نهێنی، بە هەموو پێشمەرگە دێرینەکان، بە هەموو تێکۆشەرانی نەوەی نوێ چ لە بەرژی خاچی پێشمەرگایەتیدا یان لە ڕێکخستنە نهێنیەکاندا، بە هەموو ئەوانە پێشکەش دەکەین. ڕوو لە هەموو جەماوەری خەڵکی کوردستان دەکەین و پێیان دەڵێن ئێرانی کۆماری ئیسلامی لەبەردەم گەورەترین گۆرانکاری هەموو 40 ساڵەی خۆیدایە. شانسی خەڵکی ئێران بۆ گۆڕانی ئەم نیزامە چەپەڵە و گەیشتن بە ئاواتی ئازادی و دموکراسی و دادپەروەری لە هەمیشە زیاترە. ئەستێرەی بەختی کوردیش لە ڕۆژهەڵات بێگومان لەم گۆڕانکاریە گەورەدایە کە دەتوانێت گەشە بکات و درەوشاوە بێت. بۆیە هەنووکە کاتی ورەی بەرز و پۆڵایینە، کاتی خۆتەیارکردن و جیانبازیە، با دەست لە دەستی یەک خەین و سەروەری گەورە بۆ نەتەوەکەمان تۆمار بکەین. هاوڕێیان، جەماوەری تێکۆشەری کوردستان، کۆماری ئیسلامی لە هەموو بوارەکان تووشی گرفتی چارە هەڵنەگر و قەیرانی قوڵە. کێشە ناوخۆیەکان حاشا هەڵنەگرە و هەموو ئاستەکانی دەسەڵاتی تەنیوەتەوە. ڕوخساری ئەم کێشانە ئاشکران و ڕۆژانە بەدەنجی بەرز لە ناوەندەکانی دەسەڵات قسەیان لەسەر دەکرێت. هەڵوەرینی ناوخۆیان دەستی پێکردووە و هەتا دێ ئاڵقەی وەفاداران بچووک و بچووکتر دەبێتەوە. نوسخە و دەرمانی هیچ یەک لە باڵەکانی ڕژیم چاری زامی قوڵی خەڵکی ئێران ناکات و ژان و ئازاریان ئارام ناکاتەوە. بناژۆخوازان تەنیا چەکی سەرکوتیان بەدەستەوە ماوە و هیچی تر. ڕەفۆرمخوازانیش کە لەم ساڵانەدا بە ئیستمرار تەڵەبان یان درێژە پێدەران ناویان دەرکردووە، لە هەمیشە ڕیسواترن و پەتەی دووڕووییان کەوتۆتە سەر ئاو. لە ڕاستیدا کۆمەلگای ئێران لە هەموو کات زیاتر جەمسەربەندی کراوە کە لەلایەک جەماوەری وەزاڵە هاتووە و لەلایەکیش دەسەڵات. ئاخێزەکانی بەفرامباری 1396 و خەزەڵوەری 1398 و سەدان جوڵەی ناڕەزایەتی ورد و گەورەی دیکە دەرخەری ئەم ڕاستیەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی تا چ ڕادەیەک مەشروعیەتی خۆی لەدەست داوە. هیچ ڕۆژێک نییە لە ئێران قەیران و ڕسواییەک ڕوونەدا. دیمان لە ڕووداوی تەیارە ئۆکراینیەکە کە زیاتر لە 170 کەس خەڵکی بێتاوان بوونە قوربانی، ڕژیم چۆن تێکۆشا ڕاستی ڕووداوەکە بشارێتەوە و ئەگەر لە بەرگوشاری دەرەکی نەبوایە ئەم ڕووداوەژ وەک دەیان و سەدان ڕووداوی دیکە شاراوە دەماوە. دەسەڵاتێکی گەندەڵ و ناکارامە و سەرکوتگەر کە بە نێوی ئاین و وەک نوێنەری ئاسمان لەسەر زەوی ماوەی زیاتر لە 40 ساڵە ئێرانی بردۆتە لێواری داڕمانی ئابووری، کولتوری و کۆمەڵایەتی. هەنووکە تەنیا بە پاڵپشتی هێزە سەرکوتگەرەکانی دەسەڵاتی خۆی دەپارێزێ، خەریکە وردە وردەش لە کۆتایی تەمەنی نەگریسی خۆی نزیک دەبێتەوە. هاوڕێیانی خۆشەویست، لە کەشوهەوایەکی ئاوادا کۆمەڵە لەسەر ئەم باوەڕەیە و هەمیشە لەو بارەوە بەڕوونی ڕایگەیاندووە کە خەڵکی کورد زیاتر لە خەڵکی دیکە ڕووخانی ئەم دام و دەستگایە لە بەرژەوەندی خۆیدا دەبینێ. دەستکەوتی بەجێگەیاندنی ئەم ئەرکە زیاتر لە باقی خەڵکی ئێران و گەلە بندەستەکانی دیکەش لە پێناو بەرژەوەندی خودی کورددایە. بەخۆشیەوە لە ئێترازەکانی خەزەڵوەری ڕابردوو خەڵکی کوردستان بەبوونیان لە ڕیزی پێشەوەی ئەم ئاخێزە وشیاری سیاسی و نەتەوەی خۆیان بە هەموو کەس نیشاندا. کۆمەڵەش هەر لەو ئاراستەیەدا هەوڵ دەدا بۆ پێکێنانی بەرەیەکی دموکراسی خوازی بەرفراوان و سەرتاسەری کە هەم کاری هەڵپێچانی کۆماری ئیسلامی هاسان کاتەوە و هەم ئێعتراف بکات بە گرنگترین و بنەڕەتیترین خواستەکانی کورد وەک نەتەوەیەک کە خوازیاری دابینکردنی مافەکانی خۆیەتی. لە هەمان کاتدا پێویستە جارێکی دیکەش بە جەماوەری خەباتکاری کوردستان ڕاگەیەنین کە کۆمەڵە بەبێ بسانەوە درێژە دەدا بە هەوڵەکانی خۆی بۆ ئەوەی کە کورد تا ئەوجەی ممکن بێت بە یەکدەنگ و یەک بەرنامە و هەڵبەت یەکگرتوانە بچێتە ناو خەباتی سەرتاسەری بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی و دەستەبەرکردنی مافەکانی خۆی. ئێمە لەسەر ئەو باوەڕە پێداگرین کە کورد هەم بۆ تەعامل لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و هەم بۆ ڕاکێشانی پشتیوانی نێونەتەوەیی و بەتایبەت بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامی و لە داهاتوودا هەر حکوومەتێکی دیکەی ناوەند لە ئێران پێویستی بە یەکگرتووی و پێکەوەبوونە.
هاوڕێیانی کۆمەڵە ئەندامان پێشمەرگەکان و لایەنگرانی دڵسۆز نزیک بوونەوە لە کۆتایی تەمەنی نەگریسی کۆماری ئیسلامی ئەرچی ئێمە قورستر و زۆرتر و مەجالی حەسانەوەمان کەمتر و کەمتر دەکات. کادر و چالاکانی ڕێکخستنەکانی شار و دێهاتی کوردستان بەتایبەتی ئەرچی زۆر دەکەوێتە سەر شانتان و ئەو کاتە هەستیارە و شیاری سیاسی زیاتر لە هەمومان دەخوازێ. بێگومان کۆمەڵە کە خۆی بە حیزبی ڕێکخراوە جەماوەریەکان دەزانێ دەبێت بۆ ڕێکخستنی زۆر بەرینی جەماوەری خۆی ئامادە بکە. پەیوەستبوونی هەرچی زۆرتری خەڵکی چالاک و شیار لە باری سیاسی گەنجانی خێنگەرم و لەخۆبردوو حیزبەکەمان بەتواناتر دەکات. کۆمەڵەیەکی بەتواناتر بە واتای ڕێگاخۆشکردن بۆ وەدیهێنانی ئامانجەکانمان. لە کۆتاییدا کمیتەی ناوەندی کۆمەڵە 41مین ساڵوەگەری چالاکی ئاشکرای کۆمەڵە و تێپەڕبوونی نیو سەدە لە دروستکردنی یەکەمین دەستە و گروپی دامەزرێنەر لە هەموو خەڵکی خەباتکار و شۆڕژگێری کوردستان دڵسۆزانی کۆمەڵە بنەماوڵەی سەربەرزی جانبەخت کردوان زیندانیانی سیاسی و پێشمەرگە دێرین و نوێیەکانی کۆمەڵە پیرۆزبایی دەکات. کمیتەی ناوەندی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران. زۆر سپاس و دیسانەوەش بەخێراتتان دەکەم. سپاس بۆ هاوڕێی کاک و عەلیار. کۆمەڵێکی زۆر پەیام و بروسکەی پیرۆزبایی لەلایەن حیزب و کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتی و کولتوریەکانی هەر چوار پارچەی کوردستانمان بەدەستگەشتووە کە بەهۆی کەمی کاتەوە تەنیا ئاماژە بە ناوەکانیان دەکەین، بەڵام دواتر لە میدیا و ڕاگەیاندنەکانی کۆمەڵەوە بڵاو دەکرێنەوە. وێرای سپاس بۆ بەڕێزانە و لێرەدا ناوەکانیان دەخوێنینەوە. بەڕێز مستەفا ئۆسچلیک، سکرتێری گشتی پارتی ئازادی باکوور، مەکتەبی سیاسی بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان هەولێر، مەکتەبی سیاسی پارتی کۆماری کوردستان باشوور، بەڕێز سکرتێری دەستەی سەرۆکایەتی حیزبی ڕزگاری کوردستان، پارتی سۆسیالیستی کوردستان پەسەکە باکوور پەیوەندەکانی هەولێر، بەڕێز ئەیدۆ باباشێخ ڕاوێژکاری پێشووی سەرۆکۆماری عێراق بۆ کاروباری ئیزەدیان، بەڕێز سەرۆکی گشتی پارتی ماف و ئازادیەکان هاکپار باکوور، بزوتنەوەی کۆماری خوازانی ڕۆژهەڵاتی کوردستان، بەڕێز سەرۆقادر سەرۆکی ئەنستیتۆی توێژینەوەی گەشەپێدان، بەڕێز عەلی پێشەوە قازی محەممەد کوڕی ڕەش، پارتی دیموکراتی گەلان هەدەپە پەیوەندەکانی هەولێر، بەڕێز فادی مەرائی سکرتێری ڕەوتی پاشڤەڕۆی کورد لە سووریا، بەڕێز کاک سوڵتان خوسرەوی فەرماندە و کادری دێرینی کۆمەڵە، مەکتەبی سیاسی بزوتنەوەی ڕزگاری دیموکراتی کوردستان، مەکتەبی ڕەوتی ئازادی کوردستان ڕۆژئاوا، مەکتەبی پارتی دیموکراتی کورد لە سووریا ئەلپارتی، پارتی یەکێتی کوردستانی ڕۆژئاوا نوێنەرایەتی هەولێر، مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان، یەکێتی دیموکراتیکی کوردستان، سازمانی خەباتی کوردستانی ئێران، حیزبی دیموکراتی کوردستانی ئێران پەیوەندەکانی سلێمانی، پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدا، مەکتەبی سیاسی پارتی سەوزی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان لێژنەی ناوچەی قەرەخ. ئێستاش راپۆرتێکی کورد لەسەر مێژووی کۆمەڵا کە لەلایەن هاوڕێی دڵنیا ڕەحیمزادەوە ئامادەکراوە پێشکەشتان دەکرێت. بە لێکدانەوە و هەڵسەنگاندنی دۆخی سیاسی، کولتوری، کۆمەڵایەتی و ئابووری لە ئاستی کوردستانی، ئێرانی و جیهانی و پێویستی سەردەمیانە ڕۆژی 5 خەزەڵوەری ساڵی 1348 هەتاوی بەرابەر لەگەڵ 1969 زاینی کۆمەڵێک لە ڕووناکبیر و خوێندکار و خوێندەوارانی کورد گروپێکیان پێکهێنا کە بووە بەردی بناغەی حیزبێک و دواتر بە ناوی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ناسرا. کۆمەڵە ناوەکەی لە خۆشەویستی کۆمەڵەی ژیانەوەی کورد واتە کۆمەڵەی ژێکاب وەرگرتووە. لەو سەردەمەدا
کە ڕژیمی پاشایەتی لە ئێران حکمڕانی دەکرد و هەر جۆرە چالاکیەکی حیزبی و سیاسی قەدەغەکرابوو بە ناچار ئەو حیزبە بە شێوەی نهێنی و ژێرزەمینی لە چالاکیەکانی بەردەوام بوو. لە یەکەم دانیشتەکانی ئەو سەردەمی دامەزرێنەرانی کۆمەڵەی شۆڕژگێر 3 کەس بە ناوەکانی فواد مستەفا سوڵتانی، حەمەحسەین کەریمی و عەبدوڵڵا موحتەدی وەک دەستەی بەڕێوەبەری و ناوەندی ئەو حیزبە هەڵبژێردران. پاییزی ساڵی 1970 یەکەم کۆنگرەی کۆمەڵە لە 2 شاری سنە و نەغەدا گیرا و تێیدا 3 کەس وەک ئەندامانی ڕێبەری کۆمەڵە هەڵبژێردران کە بریتی بوون لە فواد مستەفا سوڵتانی، عەبدوڵڵا موحتەدی و ساعید وەتەندوست ناسراو بە مامۆستابرای. لە گەرمەی ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی واتە 1979 زاینی لە کاتی چەککردنی شارەوانی سەقز کاک حەمەحسەینی کەریمی بریندار دەبێت و پاش 3 ڕۆژ شەهید دەبێت. پاش هەڵسەنگاندنی ئەو سەردەمی سەرکردایەتی کۆمەڵە بڕیار دەدرێت ڕۆژی 26 ڕێبەندان بەرابەر لەگەڵ 15 فێبریواری ڕۆژی گیانبەختکردنی کاک حەمەحسەینی کەریمی بکەن بە ڕۆژی ئاشکرابوونی چالاکیەکانی حیزبی کۆمەڵە و دواتر ئەو ڕۆژە وەک ڕۆژی کۆمەڵە ناسێنرا. کۆمەڵە بە باوەڕ بە چارەسەرکردنی ستەمی نەتەوایەتی و لێک هەڵپێکانی لەگەڵ بزوتنەوەی عەدالەتخوازانە و دەستەبەرکردنی یەکسانی هەر زۆر زوو بوو بە حیزبێکی خاوەن جەماوەرێکی بەرین لە هەموو کوردستان. زۆر زوو لە ڕێکخراوێکی نهێنیەوە بوو بە حیزبێکی گەورەی جەماوەری. کۆمەڵە لە بۆشایی و نەبوونی هێزی سەرکوتگەری ناوەند ڕۆڵێکی کارای لە بەڕێوەبردننی شار و گوند و ناوچە ئازادکراوەکان بوو پاش ڕووخانی ڕژیمی پاشایەتی. هێزەکانی ئەرتەشی کۆماری ئیسلامی لە نەورۆزی ساڵی 1358 هەتاوی هێرشیان کردە سەر شاری سنە. کۆمەڵە ڕۆڵی بەرچاوی هەبوو لە ڕێکخستنی هێزی بەرگری جەماوەری خەڵکی کوردستان دژ بەو هێرشە. هێزی بەرگری جەماوەری کوردستان لە شاری سنە 24 ڕۆژ لە بەرابەر هێرشی ئەرتەشی کۆماری ئیسلامی خۆڕاگری کرد و ئەرتەش شکستی خوارد. خمەینی ڕێبەری ئەو کاتی کۆماری ئیسلامی پاش ئەو شکستەی ئەرتەش لە مانگی گوڵانی ساڵی 1358 هەیئەتێکی بۆ دانوستان بۆ کوردستان نارد. حیزب و هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان هەیئەتی نوێنەرایەتی گەلی کوردیان پێکهێنا کە لەلایەن کۆمەڵەوە عەبدوڵڵا موحتەدی، دکتۆر جەعفەری شەفیعی، سەید برایمی عەلیزادە، یوسفی ئەردەڵان بەشدار بوون. کۆمەڵە ڕۆڵی کارا و بەرجەستەی هەبوو لە هەیئەتی نوێنەرایەتی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ دانوستان لەگەڵ کۆماری ئیسلامی. نوێنەرانی کۆمەڵە پاش دانیشتنی یەکەم لەگەڵ نوێنەرانی کۆماری ئیسلامی کە تەنیا 45 خولەکی خایاند بەو ئەنجامە گەیشتن کە ئەم ڕژیمە مەیلی بەدانی مافەکانی گەلی کورددا نییە و تەنیا مەبەستی لەو دانیشتنە کڕینی کاتە بۆ خۆتیارکردن بۆ هێرشی دووبارە بۆ سەر کوردستان. سەرکردایەتی ئەو کاتی کۆمەڵە بەم تێگەیشتنە بڕیاریدا لە ئەگەری هێرش بۆ سەر کوردستان دەبێت بەرگری بکەن، بۆیە لە هاوینی ساڵی 1358 کۆمەڵە بڕیاریدا هێزی پێشمەرگەی کۆمەڵە پێک بێنێت و یەکەم فێرگەی پێشمەرگایەتی لە دارستانەکانی ناوچەی سەردەشت کردەوە. کاتژمێر 2 پاژنیوەڕۆ ڕۆژی 28 گەلاوێژی 1358 خومەینی لە ڕادیۆی ئێرانەوە فەرمانی جەهادی دژی گەلی کورد دەرکرد و فەرمانی کرد بە هەموو هێزەکانی ئاسمانی، زەوینی و تەنانەت دەریاییش کە هێرش بکەنە سەر کوردستان. ئەمە لە کاتێکدایە کە کوردستان دەریایی نەبوو. پاژنیوەڕۆی هەمان ڕۆژ کاتژمێر 6 پاژنیوەڕۆ سەرکردایەتی کۆمەڵە بڕیاری بەرەنگاری و وەستانەوەیان دژی هێرشی کۆماری ئیسلامی دەرکرد. کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆڵی گەورەی لە بەرانگاری و وەستانەوەی دژی هێرشی هەمەلایەنە و خوێناوی و سەرکوتگەرانەی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان نواند و گەلێک قارەمانێتی تۆمار کرد و هەزاران شەهیدی لەو پێناوەدا داوە. جیا لەوەش زیاتر لە دەیان سەرکردە و کادری ئەو حیزبە لەلایەن کۆماری ئیسلامیەوە تیرۆر کراون و کاک سدیقی کەمانگەر لە ناسراوترین سەرکردەکانی کۆمەڵەیە کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە تیرۆر کراوە.
هێرشی ئەرتەشی تۆکمە و سپای ئیدۆلۆژیکی پاسدارانی شۆڕشی ئیسلامی بۆ سەر کوردستان سەرەڕای بەرەنگاری و فیداکاری و گیانبازی دەیان هەزار کەس لە پێشمەرگە و خەڵکی کوردستان بە ناچار وای کرد کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و باقی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ سەر سنوورەکانی کوردستانی باشوور پاشەکشە بکەن. ڕۆژی سیوێکی جۆزەردانی ساڵی 1357 کاک سەعیدی مۆینی ناسراو بە خانە بە ماموریەتێک لای هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە لە دۆڵی درێ لە ناوچەی ماوەد لە کوردستانی باشوور کەوتە بەر هێرشی ئەرتەشی بەعس و گیانی بەخت کرد. ئەو ڕۆژە بە نیشانەی یەکەم پێشمەرگەی شەهیدی کۆمەڵە بە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ناسراوە. لە دەی خەزەڵوەری ساڵی 1982 ڕێوڕسمی چەکداری یەکەم دەستەی ژنان بەڕێوەچوو بۆ یەکەم جار بوو لە مێژوودا لە هەر چوارپارچەی کوردستان ژنان شان بەشانی پیاوان چەکیان کردە شانیان و هاتنە ناوڕێزی خەبات. کۆمەڵە یەکەم حیزب بوو لە کوردستانی ڕۆژهەڵات دوی ڕێبەندانی ساڵی 1358 لە شاری بۆکان یادی کۆماری کوردستانی بەرزڕاگرت. کۆمەڵە یارمەتیدەر و پشتیوانی گەورەی بزوتنەوەی باقی پارچەکانی دیکەی کوردستان بوو. کۆمەڵە دەوری باڵای هەبوو لە یارمەتی شۆڕشی نوێ لە کوردستانی باشوور. 22 گوڵانی ساڵی 1986 لە دۆڵی بۆتێ لە تۆڵەی یارمەتیەکانی کۆمەڵە با بزوتنەوەی کورد لە کوردستانی باشوور لەلایەن ڕژیمی بەعسی عێراقەوە بردمانی شیمیایی کرا و 16 کەس لە کادرەکانی کۆمەڵە شەهید کرا. 27 ڕەشەمەی ساڵی 1988 71 پێشمەرگە لە پێشمەرگەکانی کۆمەڵە کە لە گوردانی شوان ڕێکخرا بوون هاوکات لەگەڵ بۆمبارانی شیمیایی شاری هەڵەبجە شەهید کرا. کۆمەڵە پێشەنگ و یارمەتیدەری بزوتنەوە جەماوەریەکان لە پێناو دەستەبەرکردنی مافەڕەواکانی گەلی کورد بوو لە کوردستانی ئێران و بە مامۆستای ئەو بوارە پێناسە دەکرێت. فواد مستەفا سوڵتانی یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە و ڕێبەری ئەفسانەیی جوڵانەوەی جەماوەری لە کوردستانی ڕۆژهەڵات بوو کە کۆچی مێژووی خەڵکی شاری مەریوان دژ بە داگیرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ڕێبەری کرد. کۆمەڵە پەیوەندی تونند و تۆڵی لەگەڵ بزوتنەوە ڕۆشنبیری و ئەدەبیەکان هەیە. بە پێی لێکدانەوە و تێگەیشتنی ئەو سەردەمی کۆمەڵە بڕیاردرا کە لە پرۆسەی پێکهێنانی حیزبی کۆمونیستی ئێراندا بەشداری بکات. لە ڕۆژی 12 خەرمانانی ساڵی 1362 وێڕای کۆمەڵێک لە لایەنە چەپ و کۆمونیستەکانی دیکەی ئێران حیزبی کۆمونیستی ئێرانیان پێکهێنا. پاش 17 ساڵ چالاکی و فیداکاری کۆمەڵە لە حیزبی کۆمونیستی ئێراندا پاش هەڵسەنگاندنێکی ڕخنەئامێز لە ئەزموونی حیزبی کۆمونیستی ئێران کە ببووە گۆڕستانی کادرە سیاسی سەربازی و جەماوەریەکانی کۆمەڵە لە پاییزی ساڵی 2000 لە حیزبی کۆمونیستی ئێران هاتە دەرێ و چالاکیە سربەخۆیەکانی خۆی لە ژێر ناوی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەست پێکردەوە. هاتنە دەرەوەی کۆمەڵە لە حیزبی کۆمونیستی ئێران بە خوێندنەوەیەکی وردی سیاسی بە گەورەترین بڕیاری مێژووی کۆمەڵە دادەندرێت کە بۆ مەلەرزەیەکی سیاسی لە شانۆی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات هێناهارەوە. کۆمەڵەی شۆڕژگێڕ پاش کۆنفرانسی ساکردنەوەی کۆمەڵە لە کۆنگرەی نۆی خۆی لە مانگی 2001دا بەڕێوە برد. لە کۆنفرانسی هەشت لە هاوینی ساڵی 2002دا سەرخەتی سیاسەتە نوێیەکانی خۆی ڕوون کردەوە کە بریتی بوون لە کارکردن بۆ پێکهێنانی بەرەیەکی یەکگرتووی کوردستانی، کارکردن بۆ پێکهێنانی بەرەیەکی یەکگرتووی نەتەوە بندەستەکانی ئێران و کارکردن بۆ پێکهێنانی بەرەیەکی یەکگرتووی دموکراسی خوازانی ئێران. لە کۆنگرەی دەی کۆمەڵە لە پوشپەڕی ساڵی 2005 زاینی ئاڵای کوردستان بەڕەسمی ناسێنرا و ئەوە بۆ یەکەم جار بوو حیزبێک لە کوردستانی ڕۆژهەڵات ئاڵای کوردستان بەڕەسمی بناسێت. هەوڵ و تێکۆشانی کۆمەڵە لەم بوارانەدا ئەم ئەنجامانەی لێکەوتوێتەوە. واژووکردنی ڕێکەوتنامەی استراتیژی نێوان کۆمەڵەی شۆڕژگێڕ و حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ساڵی 2012دا، پێکهاتنی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران لە ساڵی 2017 لە بوارەکانی بۆ پێکهێنانی بەرەیەک لە نێوان نەتەوە بندەستەکانی ئێران ئەنجامەکەی بووەتە پێکهاتنی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵ.
لە بواری کارکردن بۆ پێکهێنانی بەرەیەکی دموکراسی خوازانی ئێرانی ئەنجامەکەی بەشداریکردنی کۆمەڵەیە لە چەند هاوپەیمانیەتیەکی لەگەڵ هێزە دیموکراسی خوازەکانی ئێران کە دان بە مافەڕەواکانی گەلی کورد و بزوتنەوەکەیدا دەنێن و هەروەها هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی و هاوڕێ ناهیدی بەهمەنی لە شورای مدیریەتی گوزار بەرەو دیموکراتیزەکردنی ئێران بەشدارن. بوونی ئەوان لەو هاوپەیمانیەتیەدا کە بە یەکێک لە بەهێزترین هاوپەیمانی دادەندرێت لە ئاستی ئۆپۆزیسیۆنی ئێرانی وای کردووە کە لە 11 کەس هەیئەتی بەڕێوەبەرایەتی ئەو هاوپەیمانیە 4 کەسیان کورد بن. پەیام و بروسکەی پیرۆزبایەکان کە پێشکەشتان کرا بە پێی ڕێکەوتی گەشتن خوێندرانەوە و بەڕێزان بەڕێز نەرمین عوسمان و حزبی دموکراتی کوردستانیش بەهێنانی چەپکە گوڵ پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵایان کردووە، لێرەوە سپاسیان دەکەین. ئێستاش داوا لە هونەرمەند لوقمان سەلیم دەکەین بێت و سرودێکی شۆڕشگەرانەمان پێشکەش بکات. تکایە فەرموو. زمین استشرم تعمیر نسود لروخای آسمانی پیپنشود کسومایی نچاوای نفران بروچی پیردای کردان وطن قوم تسود وطن هوشی وشیوان وطن آمین سنردان وطن بودم رمام جان Let it go.
سپاس بۆ هونەرمەند لوقمان سەلیم. لێرەدا گەشتینە کۆتایی بەشی یەکەمی ڕێوڕەسمی ڕێزگرتن لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. هەر لێرەوە بە ئاگاداریتان دەگەێنین پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی خەباتکاری کوردستان پاش تێپەڕاندنی سەرکەوتوانەی خولی سیاسی و نظامی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە بەڕەسمی پەیوەست دەبن بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە. بەخشینی چەک و کارتەکانیان لە بەشی دووهەمی ڕێوڕەسمەکەمان بەڕێوە دەچێت. پشوویەک دەدەین و دەگەڕێنەوە لات.